بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس مامۆستاجان بەڕێزان ئەوە بەدی کە من ئامادەم کردووە لە خزمەتی بەڕێزتان پێشکەشی بکەم بریتی بووە لە ئەو توێژینەوە زانستیانەی سەردەم کە دەربارەی ڕیش کراوە. لێرە من هەستاوم سەرجەم توێژینەوە زانستیەکان کە لە داتابەیزە جیهانیەکانە ئەنجام دراوە دەربارەی ڕیش کۆم کردوێتەوە بە چەند سلایدێک ئینشەڵا لە خزمەتی جەنابتانە عەرزێکەم. من لێرە تەنها وەکو کەسێک کە نەقلی زانیاریەکانم کردووە و هەوڵەدەم هیچ بۆ چوون و سرنجێکی خۆمی لەسەر نەبێ. سەرتا ئەمە دووشت جیا بکەینەوە لە یەکتر. لە ڕاستیە ئەگەر چیتە گوگڵ بکەی بە ئینگلیزی یا بیکەی بە عەرەبی بنووسی فیشیال هێر یا بنووسی بێرد یا لەحیە بنووسی بە عەرەبی ینی بێشومار ریزەڵت دەرەنجامە بۆیەت ئەنجامێکی زۆر قسە و قسەڵۆکێکی زۆر قسە قسەڵۆکانیش بەڕاستی ئەکرێن بە دوو بەشەوە. بەشێکی ئەوەیە کە پشگیری ڕیش ئەکا بە زۆربەی ئەوانەی کە بەمنە لە وڵاتە ئیسلامیەکانەوە نووسراون هەر سایتە و هەر با بڵێن دامەزراوەیە و شخصیاتە و قسەی خۆی هەیە لەسەری. بەشێکیشی ئەوەیە کە بەعکسەوە هەر تقریبان هەروانن لە وڵاتە ئیسلامیەکان بە زۆر نووسراون کە ئەوانی شەرمکوێرم بە دژی ڕیش قسە ئەکەن و شت ئەنووسن. ئەمەی من لێرە عەرزی جەنابتیانەکەم جیاوازە لەم دوو بەشە. نە ئەوەیە کە سایتە باڵێن ئیسلامیەکان بەڕیشە هەڵیان داوە بەڵام سەرچاوی زانستیان دانەناوە، نە ئەوەیە کە سایتە ئەڵمانیەکان دژی ڕیش نووسیویانە و ئەوانش سەرچاوی زانستیان دانەناوە. ئەوەی کە لێرە ئینشەڵا بە جەنابتان ئاشناکەم ئەوەیە کە من ڕۆشتوم لە داتا بەیزە جیهانیەکان، واتە ڕۆشتوم لە سەرچاوە زانستیە دەقیقەکان لەوێ وەکو کەسێکی بێلایەن نەک وەکو کەسێکی مولتەزیم کە بەم نەفەسەوە سەیریکەم حەزکەم هەر شتە سوودی ڕیشەکەی تیا و بیەن و هەرچی خراپ و ئیهمالیکەم بەم نەفەسەوە نا. ئەڵبەتە لە ناخاوام بەڵام ڕێگەم نەیاوە کە ئەو ناخەم وام لێ بکا کە نەسە زانستیەکان ئەوانە نەهێنم کە با بڵین لایەنێکی خراپی ڕیش دەربخا کە ئێستا باستیەکەن. کەواتە وەکو کەسێکی بەلایەن سەرچەند داتابەیزە زانستیەکان گەڕاوم و بۆنەی ئەوەی کە لەگەڵ چەند جۆرناڵێکی جیهانی زانستیە کارم کردووە لەخوا بە زیابێ ئەکسێسم هەیە بۆ زۆربەی ئەو داتابەیزە جیهانیانە. لێرە بە کورتی ئەو توێژینەوەتان عەرز دەکەم. سەرەتا پێم بە پێویستم نەزانی لەسەر لایەنە ئاینیەکەی ڕیش قسە بکەم لەبەرەوە پێم وایە ئەوانەی کە دانیشتون بە دڵنیاییەوە لە من شارەزاترن لەم بوارەیە و ئەزان ئاینی ئیسلام چی ئەڵێ لەسەر ڕیش و پێم وایە هەمووتان ئاشنان بەوەی کە دەربارەی ڕیش ئەگەر کۆنترۆڤێرسیەک و مشتومڕیەک هەبێ لەسەر ئایا سونەتە یان فەرزە لەسەر ئەویان لەوانەیە شتێ هەبێ وەگەرنا لەسەر ئەوەی کە سونەتە پێم وایە نییە شت هەبێ ینیەوەیەک لایە لەسەر ئەوەی کە سونەتە. لەبەرەوە ناسمە ئەم تەفاسیلەوە ڕاستەخۆشمەوە سەر بابەتەکەی خۆم. توێژینەوەکان کە دەستم کەوتبوون 6 توێژینەوە بوون و من لێرەوە ئەتوانم زۆر بە دڵنیاییەوە پێتان بڵێم لەم دەقەیە هەتاوەکو 3 سەعات پێش ئەم کاتە بە دڵنیاییەوە ئەتوانم پێتان بڵێم تا 6 سەعات پێش ئەم کاتە جگە لەم 6 توێژینەوەیە هیچ شتێک دەربارەی ڕیش نییە و هەر شتێک ئەوتێ دەربارەی ڕیش ئەتوانم ینی لەسەر ئەم قسەی خۆم بەردەوام بم و کەسێک بێ دواتر مناقەشەی و بابەتە بکەین ئەتوانم بڵێم 7 توێژینەوە بوونی نییە تەنها 6 توێژینەوە بوونیە. بۆچی ئەم قسەکەم بۆچی پێداگری لەسەر ئەمەکەم لەبەرەوەی ئێمە پێمان وایە لە وڵاتە ئیسلامیەکانیش کۆمەڵێ قسە و قسەڵۆک ئەکرێت لەم بابەتە زانستی نییە و قسەیەکە هەر ئەڵێن عولەماکان فەرمویان ئەگەر بڵێ عولەماکان چێن باوەڕ ناکەم پێ بڵێن عولەماکان چێە. قسەیەکی زۆر لەم بابەتە کراوە و حتا بەناوی ئەجازی زانستیەوە زۆر قسە کراوە بەڵام من چەند بارەیەکەم جگە لەم 6 توێژینەوەیە شتیکەین بوونی نییە لە داتابەیزە جیهانیە زانستیەکانە نەک لە سایتە بێسەرچاوەکانە. لە ئەمریکا 4 توێژینەوەم دەستکەوتووە، لە ئوسترالیا 1 توێژینەوەم دەستکەوتووە،
لە دانیمارک یەک توێژینەوەم دەستکەوتووە لە 50 وڵاتی ئیسلامی بەداخەوە هیچ توێژینەوەیەکی زانستی لەسەر ڕیش بوونی نییە. توێژینەوەی زانستی مەبەستم زانستی تەجریبیە، نەک مەبەستم زانستەکانی تر کە باسی ئەحکامەکان بکەوە بڵێ باسی چۆنیەتی و چەندێتی و گرنگی بکە لە ئاینی ئیسلام، مەبەستم توێژینەوەی پراکتیزی زانستی تەجریبیە. لە 50 وڵاتی ئیسلامیە بەداخەوە ئێمە لەم بوارە مقەسیر بووین، هیچ شتێکمان نییە. چەند شتێکم دەست کەوت بە ناوی توێژینەوە نووسرا بوو، بەڵام کە کاتێ سەیری جۆرناڵەکەیم کرد، جۆرناڵەکەی جۆرناڵی ساختە بوو، لە جۆرناڵی ساختا بڵاو کرابووەوە، لە جۆرناڵی زانستیان نەبوو. سەرجەم توێژینەوەکان 6 توێژینەوە. سەرتا بەستەنا ئەمە لەبەروی کاتەکە زۆر کەمە، بەستەنا فرێ ئەوە کەم کە مەبەستی توێژینەوەکە و دەرەنجامی توێژینەوەکەتان باسکەم. لەم توێژینەوەیانە کە لە ئەمریکا کراوە، ئەڵێ چی؟ هەستاون بۆی بزان ئایا ڕیش چ تەئسیرێکی لەسەر شخصیەتی کەسەکان هەیە. لە وڵاتێک دوور لەوەی کە ڕیش بۆ منە لێرە کە ڕیشێک ئەبینین باگراوندێکی ئیسلامیانەمانێتە پێشاو، باگراوندێکی ئیسلامیانە بەوەی کە لە مێشکی خۆمانە وێنامان کردووە. بۆ نمونە کەسێک کە ئەگەر دوور لە دین بێ کە کەسێکی ڕیشداری بینی خێرا بە دوژمنی خۆی سیرەکە. ئەم جۆرە تەماشاکردنە ناتوانی دەرئەنجامێکی زانستی وردی لێ هەڵج بێنی. بۆیە ئەم توێژینەوانە دەقیقترن کە لەوێ کراون لە وڵاتێک کە ئەم جۆرە ئاماژەیی تیان نییە ڕیش، ئایا بزانین ڕیش لەسەر شخصیەتی کەسەکان چ تەئسیرێکی هەیە. هەستاون چەند وێنەیەکیان دروست کردووە لەسەر سێ شێوە، لە شێوەیەکیانە ئەو کەسە هیچ ڕیشی نییە، لە شێوەیەکیانە ڕیشی هەیە، لە شێوەیەکیانە بەستەنا سمێڵی هەیە. ئەنجا هاتون مقابلەی خاوەنکارەکانیان کردووە، چوون بۆ نزیکەی 228 خاوەنکار بە هەمان سیڤی وەڕسمەکانیان داناوە بۆ خاوەنکارەکان. بزان تۆ کەسێک ئێوە کارێک بکا لای جەنابەت، ئەمە کەسەکەیە. دوای ماوەیە کەسێک ئێوە کارێک بە هەمان سیڤی هەیە، بەس ئەمە کەسەکەیە. ڕسمەکان جیاواز بوون. لە توێژینەوەکە دەرکەوتووە کە لە ئەمریکا کراوە، دەرکەوتووە کە ئەوانەی کە ڕیشیان هەبووە خاوەنکارەکان چۆن هەڵیان سەنگاندون. بەوە هەڵیان سەنگاندون کە ئەمانە زیاتر خاوەنی شخصیەتێکی تونترن، یعنی خاوەنی سەقامگیرترن، توانە و قووەتیان زیاترە. ئەوە نەتیجەکەی لێرە نووسراوە، من هەر بە ڕسم گرتووە بۆی هەر هیچ دەستکاری خۆمی تیان نەبێ. تەماشاکە ئەڵێ کۆمپیتەنسیان زیاتر، یعنی قووەت و کارامەییان زیاترە و زیاتر نەرمترن لە ئیش و کارەکانیانە، یعنی بە کوردەکەی خاوەنکارەکان کەسە ڕژدارەکانیان پێ قبوڵ بووە. بەم شێوەیە تەئسیریە بۆ لەسەر پێرسناڵتی کەسەکە. توێژینەوەیەکی تر زیاتر ئەمان سۆشەڵێ بۆ خێزان کراوە، ئایا ئەو شخصانەی کە ڕیشیان هەیە کەسەکانی تر لە دەوروبەر چۆن تەسەورەکەن لە داهاتووە ئەم کەسە چۆن بێ بۆ خێزان و ماڵ و مناڵی. واتە ئەگەر ئێمە گەنجێ ببینین کە ڕیشی هەبێ لەگەڵ کەسێک کە ڕیشی نەبێ، تەسەوری مرۆڤ بە شێوەیەکی بنچینەیی چۆنە بۆ کەسە ڕیشدارەکان. ئەم توێژینەوەیشان لە ئوسترالیا کراوە، بەشداربووەکان پیان وا بۆ ئەوانەی کە ڕیشیان هەیە زیاتر ئەتوانن باوکایەتی بکەن لە خێزانە، زیاتر ئەمانە لێهاتووترن لە بەڕێوەبردنی خێزانە. ئەمەش لە ئوسترالیا کراوە. بابەتێکی تر هەیە کە لە دەرەوە زۆر جێگەی مشتومڕە، ئەوش ئەوەیە کە ئایا کەسێک لە بواری سەحەیە ئیشەکە و ڕیشی ئەوەنە درێژە، ئەمە نابێتە هۆی کێشەی تەندروستی بۆ نەخۆشەکان. ئەمە لە بواری سەحەیە مشتومڕێکی لەسەرە، لەبەرەوە چەند توێژینەوەیەک لەم بوارە کراوە. لەم توێژینەوەیان کە لە USA کراوە، لە ئەمریکا کراوە، نەتیجەکەی زۆر بە وازەحی پێمان ئەڵێ کە ئەو کەسانەی کە ڕیشیان هەیە بە بەراورد لەوانەی کە ڕیشیان ئەتاشن کەمتر مایکرۆب لەسەر پێستیانە هەیە. یعنی ئەوەتان بەلاوە سیر نەبێ هەموو 1 سانتیم مربعێکی سەر پێستی مرۆڤ چەند بەکتریاک لەسەرێژی ژمارەکەم بە دەقیقی بیر نەماوە، بۆ نامەوێت ڕقەمێکی هەڵە لێم. ئەوە شتێکی طبیعیە، مایکرۆب لەسەر پێستی هەمومان هەیە، بەڵام بەراوردی ئەوانەی کە ڕیشیان تاشیوە لەگەڵ ئەوانەی کە ڕیشیان هەیە، ئەوانەی کە ڕیشیان هەیە کەمتر مایکرۆب لەسەر ڕوومەتیان هەیە. لەبەرەوە وتوانە کە ئەمە تەئسیری خراپی لە خەستەخانەکانە دروست ناکات.
ئەم توێژینەوەی لە USA کراوە تەمان ئەمە نەتیجەیەکی زۆر سەریە بوو چکە عادەتەن تەسەور وا ئەکرا کە کەسی ڕیشی هەبێ زیاتر لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی میکرۆب و ئەوانەوە زیاتر کێشەی هەبێ بۆیە ئەم توێژینەوەیەکی تری بە دوای خۆیان هێنا لە وڵاتێکی هەمان توێژینەوەیان دووبارە کردەوە ئەمان لە دانیمارک دووبارەیان کردەوە لە کۆنکلوژنەکە زۆر بە وازحی ئەڵێ ئەمەی کە خەتم بەژێرە هێناوە ئەڵێ ئەو مناقەشەی چەند ساڵێکە هەیە دەربارەی کە ئەوەی کە ئەوانەی کە ڕیشیان هەیە کێشەی تەندروستی لە خەستەخانەکانە دروستەکەن ئەڵێ بەوردی ئەڵێ unjustified توێژینەوەکەی ئەمان ئەڵێ ئەو شتە معقول نییە وانە ئەوانەی کە ڕیشیان هەیە لە خەستەخانەکانە زۆرتر کێشەی مایکرۆبەوانە دروست ناکەن ئەڵێ هەمان نەتیجەمان هەیە کە تەمان لە سەرەتای توێژینەوەکە باسی ئەو توێژینەوەی سەر پێشووترەکات ئەمەی کە باسمان کرد ئەڵێ ئەم توێژینەوەی کرا و نەتیجەکەی وا بۆ ئەڵێ ئێمەش دووبارەمان کردوەوە لە دانیمارک ئێمەش دەتوانین بگەینە ئەو دەرئەنجامەی کە بڵێن نەخێر ڕیش ئەو کێشەیە دروست ناکە تەمان لە توێژینەوەکەی پێشوو ئەگەر بەوردی بڵێن ئەوەی کاڵین مایکرۆب کەمتر لەسەر ڕوومەتیان هەیە نەک هەروەکو یەکن ئەسڵەن کەمتر لەبەرەوەی بۆشایی نامێنێتەوە لەسەر پێست بۆ مایکرۆبەکان دەمان ئەمە لە کەوانەیە کە ئاگاتان لێبێ ئەمە لە وڵاتێکی زۆری نەموسڵمانیشین نییە ئەوانە نین کە باڵێن لە ڕۆژەکە 5 دەستنوێژەگرن و سونەتە دەستبێنی بەناو ڕشتە ئەوانە هیچی نەکراوە بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لە 50 وڵاتی موسڵمانیشنا بزانین ئایا ئەمە لای ئێمە چۆنە تەنها خولەک بەسەر چاوم شتێکیان نەماوە دووبارە و سێبارە کراوە لە هۆڵی ئەمەلیات چۆنە لە هۆڵی نەشتەرگەری ئایا ئەو پزیشکەی کە ڕیشی هەیە کێشە دروست ناکە توێژینەوەکە ئەم توێژینەوەی دیکان پێمانەڵێ ئەو پزیشکەی کە ڕیشی هەیە کە ماسکیش نابەستێ یعنی پزیشکی ئەگەر ڕیشی هەبێ و لە ناو نەشتەرگەریە ماسکیش نەبەستێ هێشتا ڕێژەی ئیلتیهاباتی زیان ناکە فەرقی نییە لەگەڵ پزیشکێک کە ڕیشی نییە و ماسکیشی بەستووە عنی ڕیشەکە تقریبان بەوازحی نەتیجەکەی پێمانەڵێ کە کێشەیەک دروست ناکە ئەگەر ماسکیش نەبەستی آخر توێژینەوە شەشەم توێژینەوە ئەمەیە کە بەلامە زۆر سیر بوو ئەڵێ ئەم توێژینەوە دەرێخا ئەڵێ ئەو کاندیدانەی پەرلەمان کە ڕیشیان هەیە لەکوێ ئەمریا بنەمە لە وڵاتی مسلمانانی ئەمە لە USA ئەو کاندیدانەی پەرلەمان کە ڕیشیان هەیە زیاتر سەوتێننەوە لەو کاندیدانەی کە ڕیشیان نییە لەبەرچی ئەڵێ لەبەرەوەی دەنگدەران پیان وایە ئەوانەی کە خاوەنی ڕیشن خاوەنی پێرسۆناڵیتیەکی بەقووەترن کەمتر پەنا بۆ هێز و توندوتیژی ئەبەن کەسێکی لەسەر خۆترن ئەم توێژینەوان ئەوان پێڵێ لە USA وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه